من وەکو هونەرمەندێک و هاوکات هەڵگری دکتۆرای فەخری ئێمە پێمان وایە بوونی پەکەکە نەک لە باکوورە بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستانە گرنگە چونکە ئێمە ئێستا پەکەکە بووەتە چقلی چاوی دوژمنانی کورد پەکەکە خەباتێکی گەورە ئەکا کە لەسەر ڕێباز و پەیڕەوی جەنابی ئۆچالانە کە ئەوان ئیش ئەکەن بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەوان خەمی نەتەوەیان هەڵگردووە ئەوان خەمی گیرفان و پۆست و پلیان هەڵنەگردووە بۆیە زەرورە پەکەکە لە لیستی تیرۆر دەرکرێت بۆ ئەوەی پەکەکە چیتر بێ بە خەباتی مەدەنی و دیموکراسیانە چ لە نێو تورکیا چ لە نێو عێراق و چ لە نێو ئێران و چ لە نێو سوورایە هەڵگری ئەو پەیامە گرنگە بێت کە جەنابی ئۆجالان دایڕشتووە و بەڕاستی بوونی ئۆجالان تاکە سەرکردەیە کە لە زیندانایە وێشتا خەباتەکەی بەردەوامە تاکە سەرکردەیە کە لە زیندانایە ڕێبازەکەی بەردەوامە کۆڵ نادەن تاکە سەرکردەیە هەموو سەرکردەکان ئێمە بینیمان کە دوای خۆیان حزبەکانی وردە ورداپوکێتەوە دوای خۆیان حزبەکانیان نامێنێ دوای خۆیان ڕێباز و ڕۆتەکەیان نامێنێ بەڵام ئێمە ئەتوانین ئۆجالان وەکو مەدرسەیەکی گەورە تەماشا بکەین لە شەرق ئەوسەتا چونکە بەڕاستی لە شەرق ئەوسەتا ئەو مۆدیلە هەیە کە سەرکردەکە خۆی فەوتە چووە زیندانەوە ڕۆتەکەی نامێنێ بەڵام تاکە سەرکردە و تاکە حزبە پەکەکە کە دوای ئۆجالان خەباتی مەدەنیانی بەردەوامە ئێمە وەکو هونەرمەندان بە بڕای من چۆن جوولەکە چۆن نەتەوەی جوولەکە ئیش لەسەر هۆڵۆکۆستەکە ئێمە ئەبێ ئاوە بەم شێوازە لە ڕێگەی سینەماوە چ لە ڕێگەی هونەرەوە چ لە ڕێگەی نمایشەکانەوە چ لە ڕێگای لەوحەیەکی شێوەکاریوە ئەتوانی ئیش لەسەر ئەوە بکەین چۆن کورد گەورەتر نیشان بدەین چۆن وا بکەین ئیش لەسەر خەباتی گەورەی مفەکرێکی نووسەرێکی وەکو جەنابی ئۆجالان بکەین کە چۆن بتوانین ئەم پیاوە گەورەتر نیشان دەین و چۆن وا بکەین ئەم پیاوە دیوی ئاشتی بە هەموو گیانە بناسیێن ئەم پیاوە هەڵگری پەیامی ئاشتیە نەک ئەم پیاوە تیرۆرز بێ نەک ئەم پیاوە قابلی زیندان نییە ئەم پیاوە قابلی ئەوەیە کە بەڕاستی سخابی لەوەی سنتەرێکی توێژینەوەی گەورەی هەبێکە کە لەسەر ئاستی شەرق ئەوسەتەکە کە تێز و فکرەکانی پراکتیزە بکرێت من بە بڕای من ئەگەر هێزێکە بێت نەتەوەیانە بیر بکاتەوە لە کووردا ئەوە بە دڵنیاییەوە پەکەکەیە چونکە پەکەکە زۆر کوردانە بیرەکاتەوە و ئەوان خەباوک بۆ پێشتری وتم ئەوان خەباتی مەدەنیانە ئەکەن خەبات ئەکەن بۆ ئەوەی هەر چوار پارچەی کوردستان تەنها شارێکیان نەگردووە تەنها ناوچەیەکیان نەگردووە تەنها بەشێکی کوردستانیان نەگردووە و ئەوان خەبات بۆ چوار پارچەی کوردستانەکەن و تەمەنا ئەەکەم دەوڵەتی کوردی لەسەر دەستی ئۆجالان و پەکەکە بێنرێتە دین ئەم کەمپینە بۆ خۆی گرنگێکی باشی هەیە کە هیچ کەسێک هیچ لایەنێک هیچ حزبێک هیچ حزبێکی کوردی و لایەنێکی کوردی نەکرێتە لیستی تیرۆرەوە بە هەموو فاکتەرەکانەوە بە هەموو بیر و ڕاجیاوازەکان و بە هەموو ئایدەلۆژەکانەوە گرنگە ئەم کەمپینە لە هەموو لایەکەوە چ باشوور بێت چ باکوور بێت چ ڕۆژەڵات چ ڕۆژاوە لەلایەن خۆمانەوە هەڵوێستمان هەبێت ناکرێت بێ هەڵوێست بین لە بەرامبەر ئەوەی کە سەرکردەیەکی وەکو ئۆجالان کە لە زینداندایە بێ هەڵوێست بین لە بەرامبەری کە لە زینداندایە و تایەترە بێ یەک دەست و یەک هەڵوێست بین یەک دەنگ بین بۆ ئەوەی مافەکانی خۆمان بەدەست بێنین کە بچووکترین شت دەوڵەتی کوردیەکە مافی خۆمان دەبێت زیاتر بەرەو پێشەواچن زیاتر ئەبێتە مای ئەوەی کە لەک تێگەیشتن و پێگەیشتن هەبێت بۆ بەدەستێنانی مافەڕەواکان هەڵوێستمانەوە هەڵوێستە بێ کە نابێت گەلی کورد یاخود گەلەکەمان پشتگوێ بخەین لە پێناوی کە ئێمە خۆمان خۆشە ژین دەستمان کردەوە بە کڵاوی خۆمانە بابانی با کوردوتەنی وای بوتووە نەخێرە بێ ئێمە هەڵوێستمان ئەوە بێت کە بێدەنگ نەبین لایەنی کەم هەر لە لاپەڕی فەیسبووکەکەی خۆمانە شتێک لەسەری بڵاو بکەینەوە شتێک بنووسین هەڵوێستێکی جوانمان هەبێت لایەنی کەم بە خەڵکی ڕابگەێنین کە سەرکردەیەکمان یاخود کەسێکمان لە زینداندایە ئەبێ هەڵوێستمان هەبێکەوەی ئازاد بکرێت زۆر گرنگە تۆسێک کە ئێمە پێشەوە قازیمانەیە کە مردووە چەندین سەرکردەی ترمان لە باشوور و لە باکوور و لە ڕۆژاوە لەوانەی تر مردووە یعنی بەجددی سەرکردە عەبدوڵڵا ئۆجەلانیش کە بمرێت یعنی ئیتر کەیت جێی ئەوان هەگرێتەوە
چی سەرکردەیەکی تر دروستە بێتەوە دیارە خۆشببختانە سەرکردەی تر دروست بووتەوە دروستیشە بێتەوە هەموو کاتەمە سێکتەرێکەکە لە ژیان بەردەوامە بێ و بەردەوامیش بووە ئەمە شتێکە ڕۆتینی و ئەڕات بەڵام هەتاوەکو ماوە لە ژیانە ئەبێ قەدری بگرێت و یەکەڵوێز من بەرامبەر